پارێزگاری هەولێر فرسەت سۆفی لەگەڵ نەبەس عەبدولحەمید قایمقامی ناوەندی هەولێر سەردانی یانەی وەرشی هەولێریان کرد و سەرۆک و جێگر و ئەندامانی دەستەی کارژێڕیانەکە پێشوازیان لێکردن. لە کۆبوونەوەکەدا باز لە کێشە و گرفتەکانی بەردەم یانەی هەولێر کرا. سەرنج خرایە سەر میکانیزمەکانی بەشداریکردنی یانەی هەولێر لە خولی نایابی عێراق. پارێزگاری هەولێر و بەڵێنی چارەسەرکردنی کێشەدارەکانی یانەی هەولێری دا و بە گفتەوەکردن لەگەڵ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان. ئار لە کۆبوونەوەکە پارێزگاری هەولێر سوپاس و ستایشی هەوڵ و ماندووبوونەکانی دەستەی کارژێڕیانی هەولێری کرد بەهۆی ئەوەی لە ساڵانی ڕابردوودا چەندین دەستکەوتی گەورەیان هەبووە لەسەر ئاستی عێراق و ئاسیاش. سەرۆکیانی هەولێریش دوای کۆبوونەوە ڕایگەیان ئەوان دەست بە ئامادەکاری تەواو دەکەن بۆ خولی نایابی عێراق لە سەرەتای هەفتەی داهاتووە چونکە دەستپێکی خولەکە نزیک بۆتەوە. مان بۆ ئەوە بوو کە گوێ لە یەکتر بگرین، هەوڵ بدەین بە یەکەوە دەستنیشانی کەم و کوڕیەکان بکەین و کۆبوونەوەیەکی زۆر باش بوو، خاڵی زۆر باشمان موناقەشە کرد و ئینشاءڵڵا هیوای سەرکەوتن بۆ یانەی هەولێر لە خولی پلە نایابەکانی عێراق دەخوازم و ئینشاءڵڵا بە نەتائیجی باش لێی دەردەچن و الحەمدولله هەندێک حرەکەی جوڵەی باش دەستی پێ کردووە، هەندێک لە ئەوی پێویستە وەکو کە بۆ بەشداریان لە خولی پلە نایابەکانی عێراق لە هەندێک دعمی مالی توانمانە موافقە بهێنینەوە بۆیان و ئینشاءڵڵا ئەوی پێویستبی لە داهاتوو پێی ئیمکانیات و توانای حکوومەت بە تەئکید درێغی ناکەین، بەڵام دەبێدانیش بۆ دابنین ئێستا یانەی هەولێر لە قۆناغێکی زۆر سەختی داراییدایە. ئێستا خولی عێراق دەست پێ دەکاتەوە، بڕیادراوە کە 25 دەست پێ بکاتەوە. ئەکید ئەمەش دەبی لە شەمەوە دەست بە خۆئامادەکردن بکەین. هاتنیشی بۆەوە بوو کەوە پاڵپشتێک بیبی و بۆ ئەو مەشاکلانێکە ئێمە و کویانەوەشی هەولێرێتمان بەوەی چارەسەرێک بکەین و سوپاسیشی دەکەین و هەروە سوپاسی بەڕێوەبەراتی وەرزش، سوپاسی وەزیری ڕۆشنبیری و لاوان دەکەین، سوپاسی وەزارەتی مالیە دەکەین بەڕاستی و هەروە سوپاسێکی بێپیانی سەرۆکی ئەنجومەنی وەزیران کاک مەسعود بارزانی دەکەین کە بەشێک لە ئەو بودجەیە کە دامان نابوو بۆیان خەرج کردوین بۆی بتوانین کەوە هەر چۆنێک بێ ئێستا ئەو مەشاکلانە کە هیچمان حەلی بکەین و بتوانین بگەڕێنەوە سەرسکە تاکو بەشداری بکەین لە خولی عێراق. ئێمە سوپاسی دەکەین